بەڕێزان گرامەر هی ئەوە نییە بڵێ من گرامەرە خوێنم فێری زمانە بم، ئەبێ خۆ زمانەکە بزانی دوایی گرامەر بخوێنی بۆ ئەوەی لە کاتی نووسینە بزانی بە جوانی بنووسی بەبێ هەڵە. گرامەر بۆ ئەوەیە بەڕێزان. ئێستا تۆ کوردێک مناڵێک لە سەرەتاییا خۆ بە کوردی قسەکە، بەڵام بۆچی لە ئەعدادیا گیرەخوا بەدەست ڕێزمانی کوردیەوە؟ کەواتە ئەگەر بێت و لە یەکی سەرەتاییا تۆ ڕێزمانی پێ بڵێ فێرە بێن هیچ فێر نابێت. ئێمەش ئەمێ دڵنیاتان کەمەوە لای لە 30 کۆرس 3 کۆرسمان هەیە پەیوەندی بە گرامەرەوە هەیە، 2 کۆرسیان تەمرینە، واتە من ئەڵێم بەڕێزان ئەم جۆرە قسەیە وا ئەکرێت عادی ئێستا ئەگەر ئەم فعلە بەکاربێنم چۆن ئەیڵێم، ئەگەر بڵێم ئەو چۆن بەکاری بێ، ئەگەر وتم ئێمە چۆن بەکانی تەدریبە تەدریب 2 کۆرسیان بەس 1 کۆرسیان لە ئەخیرە ئەخوێنی کە گرامەرێکە لە ئاستێکی بەرزا بۆی تر دوای ئەو کۆرسەش تۆ پێویستت بەو مۆزوعان نەمێنێ ئینشاءالله دوای تەواوکردنی ئەم دیبلۆمە تۆ پێویستت بەوە نیە بە هیچ شێوەیەک ڕۆژێک بچی بۆ ئەوەی لە شوێنی ئینگلیزی فێر بیت. بەڵام من داوات لێ یەکەم لە دوای تەواوکردنی ئەم پرۆگرامە بڕۆ بەشداری کۆرس بکە بە زمانی ئینگلیزی لە هەر بوارێکە ئەتەوێت. واتە بۆ نمونە تۆ حەزت لە بواری مانیجمنتە، ئەم دیبلۆمەت خوێند گەشتیتە ئەخیر بڕۆ لە موسسەیەکی جیهانی ئەگەر ناشزانی ئێمە پێتە ناسێنین بڕۆ بەشداری کۆرس بکە، بەڵام با مامۆستاکە بە ئینگلیزی قسە بکە نەک بۆ فێرکردنی ئینگلیزی بۆ شتی تر. ئیتر تۆ لێرەوە ئەکەویتە سەر سکەکە، واتە ئەو ئینگلیزیکە ئیزانی ئەزانی لەکوێ بەکاری بێنی و بەمە زۆر زۆر پێشەکەوی. بەڵام دڵنیا بن ئینشاءالله ئێوە دوای تەواوکردنی ئەم دیبلۆمە بە هیچ شێوە پێویستان بەوە نییە بڵێن وەڵا با بچم بۆ شوێنی فێری ئینگلیزی بە، یعنی ئەوە زۆر بە مەعنا دەرەچێت.